دیارە ئەو پارەیەوە سێ چوار مانگە دوای ئەوەی مجموعەیە جوتیار هەم زیارەتی بەغایان کرد و زیارەتی نەجەف سیستانیان کرد و مەسئولینی گەوریان بینی لەسەر مستەوای ئەنجومەنی وەزیران و سەرۆکێتی کۆمار وعدیان نابوو پارەی سەرف بکەن، بەڵام دیار بووە نەبوو مجموعەیە جوتیار هەستان بەوەی داوایان لەسەر قەیدکەن. ئەو داوایە قەید کرا لەگەڵ وەزارەتی تیجاری عێراقی، داواکە برایە و خۆی مەفروض بۆ پارەی سەرف کرایە. یعنی ئەوکەی معنای ئەو پارەی گەنمی 2014 و 15 و 16 کەماوە نزیکەی 161 ملیار دینارە. ئەبواە خۆی سرف کرایە، بەداخەوەن سەرفیان نەکرد. وەزارەتی تیجاری عێراقی هات ئیستینافی کرد لە محکەمەی ئیستینافی بەغا، محکەمەی ئیستینافی کە دەسەڵاتێکی باڵایە و غەدر کراوە و قەراری محکەمەی یەکەم کە لە بەغا دەرچووە لە ساڵ حێوان نەبووە. ئیتر خۆشبەختانە لەم هەفتەیە لەم چەند ڕۆژە دواییە ڕئاسەتی محکەمەی ئیستینافی عێراقی بڕیاریە بە سەرفکردنی ئەو پارانە